نەقیبێکی سەر بە بەڕێبەراتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی سلێمانی لە کاتی جێبەجێکردنی ئەرکدا تەقەی لێ دەکرێت و دەکوژرێت و 3 کەسی دیکەش لە تیمەکەی بریندار دەکرێن و ئۆتۆمبیلێکی پۆلیسیش دەسووتێت. چیرۆکی ئەم ڕووداوە بەم جۆرە بووە. ئافرەتێک لە بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی سلێمانی سکاڵا دژی هاوسەرەکەی تۆمار دەکات. دوای ئەوەی چەند جارێک ئاگادارکردنەوە بۆ هاوسەریش نەکا لەلایەن دادوەری لێکۆڵینەوە دەردەچێت تۆمەتبار ئامادە نابێت بچێتە بەردەم دادوەر. دواتر فەرمانی گرتنی بۆ دەردەچێت. تیمێکی بەرەنگاربوونەوەی توندوتیژی بە مەبەستی دەستگیرکردنی هاوسەریش نەکا دەچنە ناوچەی تانچەڕۆ لە خۆرهەڵاتی سلێمانی. بەڵام بەپێی قسەی پۆلیس کە سوکاری کوڕەکە ڕوبەڕووی تیمەکەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دەبنەوە و نەقیبێک دەکوژرێت و 3 پۆلیسی دیکەش بریندار دەبن کە دۆخی تەندروستی یەکێک لەوان ناجێگیرە. کاک محەممەد و تیمەکەی بە ئەرچیشی فەرمی لە بەڕێوەبەراتی لە نووسنگەکەی خۆی کە ئێشەگر بووە فەرمانێکی گرتن لە بەردەستیان بووە و فەرمانی دادوەریان جێبەجێ کردو چوونە بۆ دەستگیرکردنی تاوانبارێک. ستافەکانی ئێمە بۆ پەیامی ئاشتی چوون بۆ شوێنە بەڵام با چەک و بە فیشەک وەڵامیان درایەوە بۆ ئەوە چون کەسێکە فەرمانی گرتنی هێبی هێنە بەردەم دادگاوە پێی بڵێن کە ئەو کەسە تۆمەتبارە بە تۆمەتێک و دەبێ بچێتە بەردەمی دادگا بەڵام بەداخەوە بە ئاگر وەڵامیان درایەوە کراو بووە. ئێمە ڕێکارەکانی بانکردنی تۆمەتباران لە سەر کێشەکانی توندوتیژی خێزانی بە 2 قۆناغێکیان بانگهێشتکردنەکە دادوەر فەرمانی بۆ دەرەکات. لە دوای 3 بانگهێشتکردن ئەگەر ئەو کەسە ئامادە نەبوو بێتە بەردەم دادگاوە هیچ عوزرێکی نەبوو لەوەی کە ناتوانێت ئامادە بێ و ئیمتیناعی کرد لە ئامادەبوون بۆ ئەوی بێت و وتەی خۆی پێشکەشکات سەبارەت بۆ تۆمەتی دراوەتە پاڵی. دادوەری لێکۆڵینەوە بڕیار دەردەکات بە دەستگیرکردنی ئەو کەسە تا بهێنرێت بۆ لێکۆڵینەوە. ناوبراو دوای 3 بانگهێشتکردن و تەبلیغکردنی کە ئامادە نەبووە دادوەری لێکۆڵینەوە بڕیاری دەرکردو بە دەرکردنی فەرمانی گرتن بۆی و ئەم تیمەش بە مەبەستی جێبەجێکردنی فەرمانەکە چوون بۆ دەستگیرکردنی. بەشێک لە ڕێکخراوەکان دەڵێن ئەو تاوانەی بەرامبەر ئەفسەرێک کراوە گەورەترین زەنگی مەترسیدارە. پێویستە حکومەت بودجە و کارمەندی پێویست بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی دابین بکات چونکە بەپێی ئامارەکان ئەمساڵ بەراورد بە ساڵی ڕابردوو 450 کەیسی توندوتیژی خێزانی زیاتر بووە. لەمڕۆدا ئێمە وەک ڕێکخراوەکان چەند داخوازەیەکی جددی و پێویست دەخینە ڕوو. 1. دانانی پلانێکی سەلامەتی تۆکمە بۆ بەڕێوەبەرایەتیەکانی توندوتیژی ئافرەتان و خێزان کە لە ئەستۆی وەزارەتی ناوخۆ و لایەنە پەیوەندیدارەکانە. دەبێت ئەو بەڕێوەبەرایەتیانە و لایەنەکانی کار بۆ ڕوبەڕوو بوونەوە و بەرەنگاربوونەوەی توندوتیژی و پاراستنی خێزان دەکەن پشتگیری تایبەتیان بکرێت و بۆ هۆکارەی کارێکی هەستیار و گرنگیان لە ئەستۆیە. دانانی بودجەی تایبەت و کار ئاسانیکردن و دابینکردنی پێداویستیەکانی ئەم دامەزراوانە کە لە چەند ساڵی ڕابردوودا چەندین ئاستەنگیان لە بەردەمدا بووە. ڕێکخراوەکان لە نزیکەوە ئاگاداری ئەو ئاستەنگانە بوون و لە چەندین کۆبوونەوەش باس کراوە بەڵام تا ئێستا گرنگی ئەو تۆی پێ نەدراوە. لە ماوەی ڕابردوودا بەڕێوەبەرایەتیەکانی توندوتیژی هاوکاری ڕێکخراوەکان بوون و بە تایبەت لە کاری پاراستنی ژنانی هەڕەشە لێکرا و ڕێکخراوەکان لە نزیکەوە ئاگاداری کاری سەختی بەڕێوەبەرایەتیەکانن. بۆ هۆکارە داواکارین لە حکوومەتی هەرێم و وەزارەتی ناوخۆ پلانی پاراستنیان بکاتە ئەولەویەتی کارەکان و نەهێڵن ڕووداوی لەم چەشنە دووبارە بێتەوە. بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی سلێمانی دەڵێن ئەگەر حکومەت گرفتەکانیان بۆ چارەسەر نەکات سەرجەم نووسنگەکانیان لە شار و شارۆچکەکان دادەخەن و ئیدی کار ناکەن. داوای ئەوەشمان کردووە پەیاممان پێشکەش بە بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کردووە کە دەست بەجێ پێویستمان بۆیە ئێمە لە نزیکترین کاتا بەدەم ئەو گیرگرفت و شتانەوە بێن کە ئێمە ڕوبەڕوومان بۆتەوە لە ڕێی جێبەجێکردنی کارەکانمان دەنا ئێمە وەکو بەڕێوەبەراتی سلێمانی کە ئەوە ڕەنگە لە عەسکەریە شتێکی باش نەبێ خەڵک اعتیسام بکە لە کارکردن و لە جێبەجێکردنی ئەرکەکانی دەنا ئێمە ئەو اختیارشمان خستۆتە بەردەست ئەگەر کارەکان بەم شێوەیە بڕوە سەرجەم نووسنگەکان و بەڕێوەبەراتیمان ئێمە لە کارکردن ڕادەوەستین هەتاکو ئەو کێشانە چارەسەر دەکەین. بەپێی زانیاریەکان تا ئێستا تۆمەتبار و تەقەکەرەکانی ڕووداوەکەی تانچەڕۆ دەستگیر نەکراون. پۆلیسیش بە شوێنیاندا دەگەڕێت. بەڕای بەشێک لە چالاکانیش چەکی بێمۆڵەت و سەروەرنەبوونی یاسا هۆکارە بۆ زۆربوونی کێشە کۆمەڵاتیەکان کەواتە تا ئەو دوو بابەتە چارەسەر نەکرێن ئەم جۆرە کێشانە بەردەوام دەبن. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.